كاك أحمد سلاو اللي بباشي السلام عليكم. باش كاك أحمد أكرم من تاني ويريم جاربت بموا خوش حالك من زياتر دي فرمو. السلام عليكم. عليك السلام. تنقو باس اللي غير خلنا شوني الأخوة بالزيابة باشي باش شو يا أنفع دواك باش بەیانیان لێرەیتە خوارەوە ئێوارەش یادوانی و ڕێی ئەگەڕێیتەوە چەند جار پشووەرەگری پشووەرگرتنەکەت لە کاتی ڕۆژنە بۆ قوتابخانەیە کاتی گەڕانەوەیە ڕۆژانە لەم سەرۆکە بڕۆم پێویستی بە پشووی نییە بەڵام نەتەوە ڕۆژانە دووسێ تا چوارجار دانیش ئەوش بە ئیسراحەت بە ئیسراحەت بە حکومەوەی گەرمە خۆش ناکەم بە تاقەت ئەی زستان چی وەڵاستان ڕێغە ناخۆش ئەی بەسێ قوڕە بەفرە دەردا بارێ ئەیتر دوو ساعت نوێکم پێچێ ساعتێک بۆ ڕۆژنە سەرەوە ساعتێکم پێچێ تا ڕۆژنە سەرەوە ئێ بە هاوین چەندت پێچێ بە هاوین نیم ساعت لەبەر گەرمە بسم الله کاک جارگیان ئەمە ماڵمانەکە باسم کرد هەموو ڕۆژێک تۆ لە قوتابخانەوە بۆ ماڵی خۆتان لە ماڵەوە بۆ قوتابخانە بە پێات چوەکە هەموو ڕۆژێ جارێ باشوێک بوون من ئەحمەد عومەر عارف قوتابی دوانزەی زانستیم ماڵم لە شاخێکە کە پێڵێن باباتە دەڵە باخی باباتە دەڵە لە پشت گوندی ئەحمەداوە من هەموو ڕۆژێ زیاتر لە 8 کیلومتر بۆ 10 کیلومتر بە پێ ئەڕۆم بۆ دووشەی قوتابخانە لەم سەرۆ بۆ ئەو سەر پێشتر لە ئەحمەداوا بووم بەس بە حکومەوەی تا پۆلی سێ بوو دەچم بۆ پۆلی چوار هەموو ڕۆژێ بۆ جادەیە من بە پێ هاتوشەی خوێندنەکەم گرفتێکی زۆر ئێتەڕێگات بە زۆری لە هاوینە گەرمایە لە ستانە بارانە بەفرە قوڕە چڵپاوە ڕێگەکە بەوەی سەختە ناتوانانی ئەی بەسێ زۆر مانووەبی ئەیتر تا بڵێ سەخت جوارە مانووەبی لە بەڕاستی مامۆستاکانت دەزانن تۆ لێەوە هات پشووەکە بەتاکید تا چەندە مامۆستاکانت یارمەتی دەدەن و لێر و چیان پێڵی مامۆستاکانم زۆربیان ئەزانم ماڵم لێرە دەستخۆشییان لێەکەم ڕێزێکی تاوتم لێگرن و بگرا هاوکاریشی مەکەن لە خوێندنە هاوڕێکانم ڕاستی ئەڵێن ئەحمەد ئازای هەموو ڕۆژێ 10 کیلومتر ئەبڕی ماڵەکەمان کیلومتر دوورە ناتوانین بچینەوە بەس یاریین جاری وایە 10 دقیقە دوورە پاسی کردووە بۆ قوتابخانە بەس من تا بڵێ دوورە بەس کۆڵیشم نەداوەشتا من لە ڕۆژانی یاساییە ساعات 7 و 20 دقیقە کۆمەڕێ بۆ هۆشتە گەمێ قوتابخانە ئەگەر لە دیواروانیش نزیکی 12 و 20 دقیقە نیو بەس لە جاری وایە ڕۆژ کورتە بێتەوە نزیکی عیشاگە ماڵۆ تاریکەکە بەڵێ وەڵات ترسی دەعبا هەیە ترسی کەوتن هەیە شوێنەکە بەرزە شوێنێک بشکێ کەس نێ بێ بە هاناتەوە وەڵا وەکو هەموو دایک و باوکێ خەمی کوڕەکانی خۆی یا مناڵەکانی خۆیان خوا جای وایە زۆر جار تەلەفۆن بۆکەن دوای بکەم تەلەفۆن بۆکەن ئەڵێ لەکوێی جاروا باکم ڕۆژەوە بە شوێن براکەمە لە خۆم شوکترە هێنەگریتە نەیتوانیوە من تا حدێک گەورم لەوانەیە بتوانم بەس براکەم لەوانە تووشی کێشە بوو بێ ڕۆژەوە سەردەمی ئێمە سێ برایەکی خۆم لە خۆم شوکترە خوشکێکی شمێ لە پۆلی چوار لە خۆمە لە خوێنێ ئەویش هەموو ڕۆژە بە پێێتە ناوەڵا ئەو لەبەرەوەی بچووکە ناتوانێت لە ماڵ خوشێکی
ئەمسا پۆلی شەشم بەڕێژەیەکی کەم یامەتی دەک و باکومیاوە بەڵام ساڵانی پێشوو یامەتیمایە لە بەخێوکردنی مانگایە بێت لە هێنانەوەی ئەسپ و مایی نابێت لە ئەلکدانە بە ئاژەڵ بێ ئەودانیان بێ بەڵام ئەمساڵ بە حکمیەوەی پۆلی شەشم بەڕێژەیەکی کەمتر یامەتیم داون ڕۆژانە من کە دێمەوە نزیکی ئەگە بەیانیان بم یەک دێمەوە ماڵەوە دوایەوەی نوێژەکەم و ئیسراحەت و نانخواردنێ سعات دوو دەسەکەم سعیکردن تا 4-5 ئەنی ڕۆژانە نزیکی 7 ساعت ئەگە سعیکەم 7 ساعت تا 8 ساعت سعیەکەم سەبایەت بە کارە باش تەنها کاربای ڕێسیمانە کاربای ئەهلی نییە لێرە باستاوەکە سەرقاڵی نووسینی شیعر و ڕۆمان و ئەمانە چ بەرهەمێکی تریت هەیە من نزیکەی بۆ 3 ساڵ ڕواخەریکی نووسینم زیاتر لە 4 شعرم هەیە نزیکەی ڕۆمانێکم نووسیوە 2-3 کورتە فیلمم نووسیوە تێش بەدەور دەخەرێکی نووسینمەرە ماوەیەکی زۆر ڕۆمانەکەم نووسی کەسی یامەتی نەیام سووتانم ڕۆمانەکەم سووتان کەس هاوکاری نەکردم من زیاتر لە 4 شعرم هەیە تا ئێستا کەسی نەوتۆ بە یامەتی دەم بکەمە کتێبێ ئەویش ئەڵێ من کەسێ هەژار پەروەردەی لا دێم چ لە ناو دێبم یان لە شار ڕادێم من ناوم ئەحمەد نازناوم تەنیا لە شاخێکی بەر دەژیم لە دنیا لە وڵاتی ئەژیم سەر و ژێرنەوتە ساڵی زاینیم 97 زێدی دێرینم دەرێ مەڕ بەخێوم کردووە ئەس و مانگاو مەڕ بەهۆی تەنیاییم خامم کردە دەست شتیوانی من خدایەوە بەسمە گەنجی هەزارم دڵم بریندارە لەم وەڵای ئێستا تەواو بێزارە بە هەندێ باسکەم کێشە دیار و باو کوردستان بۆتە هێلانێ ناپیا و لەگەڵ هەبوونی کەمێ ڕەشەبا نیوێ کوردستان ئەبڕێ کارەبا نیوێ کوردستان بووە بە کرێشی ئەم هەموو زوڵمە ئاخر لەبەرچی ئەوەی ڕازگۆ بوو بە گولە کوشتی ئەوەی گەندەڵ بوو خسێ سەر پشتی دەهێنانیان کرد ئەو ژنی موچە ئەو کارەکاری مێشکێکی پوچە ئەم کوردستانە جوانترینە لە خۆی بەڵام ئێستاکە ڕۆشتۆ ڕەنگ و بۆی کەس نییە ئاوی دا بە دڵ و بەگیان وایە ئاوایی بووە بە بیابە چیت هەیە بۆ دایکی باوکت ڕەنگە بە ئاخر ساڵی خوێندنت بێ بۆ ماوەی 2 ساڵ یا بۆ ماوەی 4 ساڵی تر ئەمان بەجێ بێڵی درەنگتر سەر بدەیتەوە فراغێک بۆمان دروستە بێ لێرەوە چکایان هەیە بۆ دایکی باوکت لێرە دەستچاویان ماشەکەم بەڕاستی مانوو بوون لەگەڵم ئەم چەند ساڵە مانوو بوون لەگەڵم هەوڵ زۆریان لەگەڵا کێشاوم بۆ من ئەگەر ڕۆژێ درەنگ هاتمە تەلەفۆنیان کردووە لەکوێی خەمیان خواردووم بە حکومیەوەی ئەم ساڵ تەواوەکەم لەوانەیە فەراقی دروست بێت لە ماڵە بەڵام هەر پێویستی جانەوە بێ بڕۆم چونکە 12 ساڵە من لە خوێن پێویستە بڕۆم مافی خۆمە وڵات ئاواتم ئەوەیە بگەم ئامانجی خۆم کەلیمێشمان دامناوە وڵا 6 تەواوەکەم بە سەرکەوتی بەشی ئایتی بۆم گرێ بەڵێ لە داهاتووشەمە نووسەرێکی سەرکەوتوو تاکو باوکیشم دوایە من ڕۆم ئازاد بنش بڕیارەیان لێرە بوویان لە خۆماڵژی بمێنەوەیانە چیت هەیە بۆ پۆلیشەکان هەمووی ئەوانەی کە ئیمکاناتیان ڕەنگە لە تۆ باشتر بێ ئایا ئەتوانن سەرکەوتوو بن یان ئەوەیە کە هەندێکیان کەم تەرخەمن وەکە من ئەتوانم بڵێم وەکو مانووترین قوتابی کوردستان وەک بۆ هاوپۆلەکانی خۆم بەهیچ شێوەیە کۆم نەدەن هەرچەندە ئەم ساڵ قوتابخانە ضەربەیەکی گەورەی لێدرا 2-3 مانگی فەوتە مامۆستاکان پەلایان کردووە لەوانەیە تەلەبە پەلەی لێکرا بە یا مەجای نەبێ سعیکا بەس هیوام وایە کە ئامانجی خۆیان بەرنەدون هەوڵی باشی بۆ بدەن بە هەوڵدان ئەگەیدا ئامانجی خۆ